بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باز لە توانە سەربازیەکانی هەریەک لە کۆماری ئیسلامی ئێران و قەوارەی زایۆنی دەکەین. بێگومان ئێستا دوو وڵاتە لە شەڕ و جەنگدان لەگەڵ یەکتری بزانین توانە سەربازیەکانیان چییە و چۆناهیە. بابزانین سەرەتا ژماری دانیشتوان و ڕووبەری هەریەک لەم دوو وڵاتە چەنەیە. قەوارەی زایۆنی ژماری دانیشتوانەکەی 10 ملیۆن کەسە، کۆماری ئیسلامی ئێران 86 ملیۆن کەسە. ڕووبەرەکەی قەوارەی زایۆنی 20770 کیلۆمەتر چوارگۆشەیە، بەڵام کۆماری ئیسلامی ئێران 1,648,195 کیلۆمەتر چوارگۆشەیە. بودجی سەربازی هەر یەک لەم دوو وڵاتە ساڵانە قەوارەی زایۆنی 24 میلیارد دۆلارە، کۆماری ئیسلامی ئێران 10 میلیارد دۆلار، یعنی دوو بەرابەر زیاتری کۆماری ئیسلامی ئێران قەوارەی زایۆنی بودجەی ساڵانەی سەربازی خۆی تەرخانەکات. باش لە ڕووی ڕیزبەندی وڵاتانی جیهانەوە قەوارەی زایۆنی 17هەمین وڵاتە لەسەر ئاستی ڕووی جیهان لە چییە؟ لە توانای سەربازیە. کۆماری ئیسلامی ئێران 14هەمین وڵاتە. لە ژمارەی سەربازە ئێران قەوارەی زایۆنی ببورن 170,000 سەربازی هەیە، بەڵام کۆماری ئیسلامی ئێران 610,000 سەربازی هەیە. هەرچەنە لە ئێستادا جەنگەکان بە شێوازی ئاسمانیە زیاتر بە ڕۆکێت و بە موشک و بە فڕۆکەی بێفڕۆکان و فڕۆکەی جەنگیە، بەڵام هەر ئەبێت بزانین ئەویەک لەم دوو وڵاتە ژێرخانی سەربازیان چۆنە. سەربازی یەدەک ئەوەی کە لە ئەرکی سەربازیان و هەر کاتێک پێویستیان بێ بانگیانەکەنەوە، قەوارەی زایۆنی 465,000 سەربازی یەدەکی هەیە، واتە نزیکی 9 ملیۆن سەرباز، بەڵام کۆماری ئیسلامی ئێران 350,000 سەربازی یەدەگی هەیە. باش سەبارەت بە هێزی ئاسمانیەوەی کە ئێستا ئەکرێت بە تایبەت هێزی ئاسمانیە، قەوارەی زایۆنی 612 فڕۆکەی جەنگی هەیە، فڕۆکەکانی زۆر پێشکەوتون، زۆر تازن، لەبەرەوەی هیچ با بڵێن گەمارۆیەکی لەسەر نییە و ئەمریکا هاوکاریەکی باشیەکات. بەڵام هێزی ئاسمانی کۆماری ئیسلامی ئێران 551 فڕۆکەی جەنگی ڕووسی مۆدێل کۆنی هەیە، یعنی بەراورد بەوانەی قەوارەی زایۆنی پێشکەوتوو نین. ژمارەی فڕۆکەخانەکان لە قەوارەی زایۆنیە 42 دانەیە، لە کۆماری ئیسلامی ئێران 390 فڕۆکەخانەیە. ژێر دەریایی قەواری زایۆنی 5 ژێر دەریایی هەیە، کۆماری ئیسلامی ئێران 90 ژێر دەریایی هەیە. باش تانک وە گوتمان ئێستا سەرباز و تانک و ئەمانە زۆر لەم شەڕی ئێستاە زۆر یەکلاکەرەوە نین، بەڵام هەرەبێ بزانین چەنی هەیە. قەوارەی زایۆنی 1370 تانکی زۆر پێشکەوتووی هەیە، کۆماری ئیسلامی ئێران 1996 تانکی هەیە کە بێگومان بۆی ئەو گەماروانی لەسەرەتی تانکەکانی کۆماری ئیسلامی ئێران پێشکەوتوش نین. زرێپۆش 43,000 زرێپۆشی هەیە قەوارەی زایۆنی، کۆماری ئیسلامی ئێران 65,000 هەیە. تۆپ هاوێژ 950 تۆپ هاوێژی هەیە قەوارەی زایۆنی، کۆماری ئیسلامی ئێران 2600 تۆپ هاوێژی هەیە. ئەمەی کە باسمان کرد لە بەژمارەی ئەمجارەدا توانای سەربازی و ژێرخانی سەربازی هەر یەک لە کۆماری ئیسلامی ئێران و قەوارەی زایۆنی بوون کە چەند ڕۆژێکە کەوتونەتە جەنگێکی ڕاستەوخۆ لەگەڵ یەکتر.